پاش تێپەڕاندنی ڕۆژێکی خوێناوی دۆخی کەرکووک بەرەو ئاسایی بوونەوە هەنگاو دەنێت. سەر لە بەیانی ئەمڕۆ قەدەغی هاتوچۆ هەڵگیرا و ڕێگای کەرکووک هەولێر کەنزیکەی هەفتەیەک بوو داخرابوو کرایەوە، هاتوچۆش لە بازگەکان ئاسایی بۆتەوە. کەرکووک دوێنێ ڕۆژێکی درێژی بەڕێ کرد. خۆپیشاندانی کوردی شارەکە دژی داخستنی ڕێگەی هەولێر کەرکووک سەری کێشا بۆ گرژی و ئاڵۆزی. بە گوێرەی دوایین ئامارەکان کوژراوانی خۆپیشاندانەکەی دوێنێ گەیشتووەتە 4 کەس و زیاتر لە 15 کەسیش بریندار بوون. ئەمە سەرباری زیانە مادیەکان و سووتانی چەندین ئۆتۆمبیل. درەنگانی شەوی ڕابردوو خۆپیشاندەرانی عەرەب خێوەتەکانیان پێچایەوە و ڕێگەی بەردەم فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی کەرکووکیان کردەوە کە نزیکەی هەفتەیەک بوو دژی بڕیاری ڕادەستکردنەوەی بارەگای فەرماندەی ئۆپەراسیۆنەکان بە پارتی دیموکراتی کوردستان ڕێگەکەیان داخست بوو. ڕاکان زبوری پارێزگاری بە وەکالەتی کەرکووک چوەنێ خۆپیشاندەرانی عەرەب و پێی گوتن کە بە تەلەفۆن قسەی لەگەڵ محەممەد سوودانی سەرۆکوەزیران کردووە و ڕادەستکردنی بارەگای فەرماندەی ئۆپەراسیۆنەکان بۆ کاتێکی نادیار دواخراوە. خۆپیشاندەرانی عەرەب ئەم بڕیاریان بە سەرکەوتنی خۆیان زانی و بە چەپڵە ڕێزان پێشوازیان لێ کرد. بارەگاکە کە ئێستا فەرماندەیی گشتی ئۆپەراسیۆنەکانی کەرکووکی تێدایە و بەرپرسە لە کۆی دۆسەی ئەمنی پارێزگاکە تابەر لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 بارەگای ئەنجومەنی سەرکردایەتی پارتی بوو. بە گوێرەی کارنامەی کابینەکەی سوودانیش بڕیار درراوە ئەو بارەگای و سەرجەم بارەگاکانی پارتی لە کەرکووک ڕادستی و حیزبا بکرێنەوە. لایەنە عەرەبی و تورکمانیەکان نیگەران لە ڕادستکردنەوەی بارەگای فەرماندەی ئۆپەراسیۆنەکان بە پارتی و دەڵێن پێشتر لەو بارەگایەوە توندوتیژی بەرامبەر دەتەوەکانی دیکەی کەرکووک کراوە، بەڵام بەرپرسانی پارتی ئەو تۆمەتانە ڕەت دەکەنەوە.